ترك العمل لأجل الناس رياء فەرمێ وازهێنان لە کردار لەبەر خەڵکی ڕیایە واتە وازهێنان لە کرداری خراپ لەبەر خەڵکی ڕیاییە لەو سەرجادەیە ئەڕۆی بەڕێیا بۆ پەلامارنای زینایە بکەی لەبەرەوەی خەڵکە و بینێ ئەوە ڕیاییە ئەبێ لەبەر خوانێکەی لە دڵەوە ئەگەر بێت و ئەمانە و هەمووی لەبەرەوە وازهێنا بێ و خەڵک ئەو بینێ و تۆ موسڵمانی و عەیبە و حەیاتەچێت تۆ ڕیابازی باشە ئەمەی لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرگرتووە کە فەرمێ لە قیامەتە ڕیابازەکان دێن خوای پەروەردگارە فەرمێ اذهبوا إلى من كنتم تراؤونهم في الدنيا هل تجدون لكم عندهم أجرا برون بولاي أواني كلا دنيا روبا مايتانا كردن لبردم أوانا بون بأولياء وبياو تشاك بلام كاتشون ومالو الشيطان بون برون بزان أجرتان دسك ولا لان أجري شدزناك ولا لان كواتا كردارك بوشلبيو وجهنم وبيغمري خوا صلى الله عليه وسلم لفرمودي اكترا فرميه كسانيك دين عبادات يعني هي وەکو کێوەکانی تیهامە خوای پەروەردگار پوچەڵ یەکاتەوە بۆیان لە قیامەتە ئەڵێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەصفیکە بۆمان ئەفەرمێ إنهم يصلون كما تصلون ويصومون كما تصومون ويأخذون من الليل كما تأخذون فەرمێوان نوێژیان هەیە وەکو ئێوە نوێژیان هەیە ینی وەکو سەحابەکان نوێژی هەیە نوێژی سەحابە وەکو سەحابەکانە بەخشێ وەکو سەحابەکان ڕۆژوە گرێ شەو نوێژی ژەکە بەڵام خوای پەروەردگار هەمووی پوچەڵەکاتەوە بۆی ئەو هەموو عیبادەتە جوانە بۆ إذا خلوا بمحارم الله انتهكوها ئەمە هەمووی بەدیار خەڵکەوە کەن ڕیایی کە خۆیان بەتەنیا بوون لە هیچ ناگەڕێنەوە بۆیە هەمووی پوچەڵە ئەمە بەشی یەکەمی تعریفەکەی پاشانە فەرمێ وفعل العمل لأجل الناس شرك ئەنجامدانی کرداریش لەبەر خەڵکی شیرکە خەڵک لێی تێکچووە ڕیا و شیرک لە یەک جیا ناکاتەوە بەس فوضەیل ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ چاک لە یەکی جیاکاتەوە چاک تێگەشتووە لە ئیخلاص بۆیە فەرمووی دوا ئەو وە کردارکردنیش لەبەر خەڵکی شیرکە ئەوە هەر لە دینت باتە دەرەوە ئەویشی بە هەمان شێوە لە فەرمودەیەکی قودسی وەرگرتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیجارێتەوە کە فەرمێ خوای پەروەردگار فەرموویەتی أنا أغنى الشركاء عن الشرك فرميتي من بينيازم لهر هاولي بوم بريار بدري بينيازترينم پێویستم بە هاوڵ نییە شتی وام مەکەن نە لە کردارتانە لە گفتارتانە نە لە بیر و باوەڕتانە هاوڵم بۆ بڕیار نێن من عمل عملا وأشرك معي غيري تركته وشركه هەر کەسێ کردارێ بکە لەگەڵ منە کەسێکی کە هاوبەشکە کردارەکە لەبەر من و لەبەر فڵان لەبەر من و لەگەڵ لەبەر ئەوی تر لەبەر حیزب لەبەر گروپ لەبەر شێخ لەبەر ڕەفیق لەبەر خەڵکی لەبەر دنیا لەبەر هەرچی تر دابەشیکەی خوای پەروەردگار هاوبەشکەی لەگەڵ ئەو زەلامەیە یا ئەو زەلامە هاوبەشکەی لەگەڵ خوای پەروەردگارە بە پێچەوانەشەوە ئەفەرمێ ئەو مشریکە واز لێنم بۆ شیرکەکەی یعنی کردارەکەی بۆ ئەوەیە کە کردوێتی بە شەریک بۆ من نەک بۆ من فما كان لله فهو يصل إلى شركائهم قڕەی جوایە کرد ئەیوەمە بۆ خوا ئەوەش بۆ شەریکەکانی خوا خوای پەروەردگار فەرمی ئەوەشی بۆ خوا دایانناوە ئەویش بۆ شەریکەکانیان من نامەوێ پاشانە فەرمێ والإخلاص الخلوص من كليهما إخلاصيش بريتيا لوي لو دوانە ڕزگارە بێ خراپە نەکەی لەبەرەوەی عەیبەیە لەبەرەوەی ناشرینە لەبەرەوەی خەڵک لێو عاجزە بێ چاکەش بکەی لەبەرەوەی خەڵک بیبینێ پێی باش بێ تۆ لە ڕیا و لە شیرک ڕزگارە بوو مخلصی